بۆ یەکەم جارە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستگای ژیان بۆ مافەکانی مرۆڤ بە پشتبەستن بە پێکهاتە سروشتەکانی ناوچەکە باخچەیەکی نمونەیی لە ژێرناوی لانەی دەروون بۆ چارەسەرکردنی گرفت و نەخۆشیە دەرونیەکان لە قەزای چەمچەماڵ دەکاتەوە. پسپۆڕان و شارەزایانی دەرونی با گرنگیەوە باستە و پرۆژەیە دەکەن و دەڵێن لە ئێستادا بەشێکی زۆری نەخۆشیە دەرونیەکان لە ڕێگەی باخچەیەوە چارەسەر دەکرێن. ئەم گرنگی ئەم پرۆژەیە ئەم باخچەیە لەوەدایە کە ئەو خەڵکانەی کە دێنە ئێرە زۆر خۆشحاڵە بن بە تایبەتی خەڵکی گشتی و ئاوام هەروەها ئەو کەسانەی کەوا ڕوبەڕووی تونوتیژی بوونەتەوە یان کۆمەڵێک گروداوی تراومە ئامێزیان بەسەر هاتۆ دووچاریت کۆمەڵێک تراومە هاتوونە خۆتان دەزانن کە مێژووی ئەم ناوچەیە پڕێتی لە تونوتیژی و لە ڕوودانی کارەساتی دڵتەزێن و ناخۆش لە ئەنفال لە ڕاگواسن لە کیمیاباران ئەو خەڵکانە کە دێنە ئێرە وەکو نەوایەکە نەوایەکی چارەسەرکردن و شوێنێکی هێمن و ئارام بەرەو هێورکردنەوەی دەرونی ئەو خەڵکە کە ڕوو لێرە دەکەن. بەڕێوەبەری بنکەی چەمچەماڵی دەستگای ژیانیش باس لەوە دەکات لای ئێستادا ژمارەیەکی زۆر لە چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا دووچاری گرفت و نەخۆشیە دەرونیەکان بوون. هەر بۆیە بیریان لە دروستکردنی پرۆژەیە کردەوە کە تایبەتە بە چارەسەرکردنی و کەسانەی تووشی کێشە و نەخۆشیە دەرونیەکان بوون و با جیاوازی تەمەن و ڕەگەزەوە لە باخچەکەدا چارەسەر دەکرێن. پرۆژێکی تازەمان کردوێتەوە بەناو هێڵینگ گاردن یا لانەی دەرونی ئیش لەسەر ئەو کەسانێکە کە تووشی ترۆمای نەفسی بوون یا بڵێم وەک PTSD. ئەم نوع پرۆژەیە بووەوەیە کە بۆ ئەو ئاژەڵانێک کە لە دەوروبەری خۆمانەوەکو ئاژەڵی خۆماڵیەکانی استفادەی لێکن سوودی لێ وەرگرن بۆ چارەسەری ئەو کەسانێکە بڵێن حاڵەتی ترۆمایان هەیە سەدمەی نەفسیان هەیە گۆشەگیریان یا خەموکیان هەیە لەبەرەوەیکە مرۆڤ لە سەردەمی کۆنەوە هەتا ئێستا پەیوەندیکی قوڵی هەبوو لەگەڵ ئاژەڵەوە لە بەشی ئەمیگداڵی مێشکەیە هەرماوەتەوە ئەو پەیوەندی و بەڕ ئاسانی ئەتوانێت لەگەڵ ئاژەڵەکانە مرۆڤ پەیوەندی دروستکات و هەروە بە پێچەوانەوە ئاژەڵەکانی لەگەڵ مرۆڤ. شێوازی دروستکردنی خانووەکانی باخچەکە لەسەر شێواز و ڕیتمی کۆنی کوردەواری دروست کراون. ئەمە جگە لەوەی لە باخچەکەدا گرنگی بە بواری سەوزایی دراوە و لە ئێستادا زیاتر لە 6,000 نەمام و داری تێدایە و بامەبەستی بە فیڕۆنەدانی ئاویش کارگەیەکی ڕیسایکلینی ئاو لە باخچەکەدا دروست کراوە. با جۆرەی ئامارێکی دەستگای ژیانیش بێت لە ماوەی ساڵی 2019دا زیاتر لە 3,000 کەس سەردانی باخچەی ناوبراویان کردووە. بەهۆی ئەو بارودۆخە نالەباری کە ماوەی چەند ساڵێکە عێراق و ناوچەکەی گرتووەتەوە ساڵ بە ساڵ ڕێژەی توشبووان بە نەخۆشی و گرفتە دەرونیەکان ڕوو لە هەڵکشانی زیاترە. هەر ئەمە شوای لە دەستگا و سەنتەرەکانی تایبەت بەو نەخۆشیانە کردووە کە بیر لە چەندین ڕێگەی جیاواز بکەنەوە بۆ چارەسەرکردنی نەخۆشی و گرفتە دەرونیەکان. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ.